سڵاوتان لەبێت و بەیانیتان باش هیوادارم کە لە ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ڕۆژباش دەست پێ ئەەکەین ئەمڕۆ، بەڵام بەداخ و پەژارێکی زۆرەوە هەر لە سەرەتای بەرنامەکەمانەوە بەوە دەست پێ ئەەکەین کە هەمومان ئاگادار بووین دوێنێ هەموو خەڵکی کوردستان بەرە بەیانەکەی کە هەستاین بە هەواڵی مەرگی دکتۆر فرسەت سۆفی هەمومان هاتینە خەبەر کە دوێنێ کاتژمێر بەروبەری 5 لە تورکیا کە بۆ چارەسەر برابوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستدا. بێگومان هەواڵی کۆچی دوایی ئەو هەواڵێکی ئاسایی نەبوو، لەبەر ئەوەی کە هەمومان دەزانین کەسێکی نیشتیمان پەروەەر بووە و هەمومان دەزانین چۆن خزمەتی کایی سیاسی بەگشتی خزمەتگوزاری بۆ خەڵک بەگشتی کارێک بووە کە کەسێک بووە کە زۆر کاری باش و چاکی نیشانی خەڵکی کوردستان داوە، تەنهاوە نەبووە کە بە گفتار بێت بەڵکو بە کرداریش. و هەر بەکیش دزانین کە ئەمڕۆ بۆ ئەوەی کە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو دانەوێنین ئاڵای کوردستان تانیوە دێتە خوارەوە و ماتەمینی ڕاگەنراوە و جگە لەوەش ئەمڕۆ تەرمی پاک و پیرۆزی دەگەڕێنرێتەوە کوردستان و بە خاک دەست پێ بێت. و ئەمە سەرەتای بەرنمەکەمان و جگە لەوەیش ناوڕۆکی بەرنمەکەشمان هەر پەیوەندی بە ژیانی دکتۆر فرسەت سۆفیەوە هەیە و تەوەرێکمان هەیە کە میوانێکمان لەگەڵ ئەبێت کە میوانەکە هاوڕێی دکتۆر فرسەت سۆفیە بێت و هاوپۆلی ئەویشە باشی ژیانی تایبەتی ئەو دەکەی. ئێستاش دەچینە کورسەی هەواڵەکان و بۆی کە ئاگاداری هەواڵەکانی جیهانی ناوخۆی کوردستانیش بین، کورسێک لە هەواڵەکانتان بۆ دەخوێنینەوە و دواتر دەگەڕێنەوە بڕگەکانی. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت کوردستان کەسێکی نیشتیمان پەروەری لەدەستدا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر ڕاگەاند فرسەت سۆفی وەک پەرلەمانتار و پارێزگار و ئاکادمی خزمەتی کوردستانی کرد. ئاماژەی بۆش کردووە با لە دەستدانی فرسەت سۆفی زۆر نیگەرانم و هاوخەمی ویساڵخان و منداڵەکانی هێوا و هەدار و ڤیار و نڤار. ئەمڕۆ تەرمی فرسەت سۆفی دەگەڕێنرێتەوە هەولێر. ئەمڕۆ تەرمی دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێر دەگەڕێنرێتەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش بەڕێو ڕێسپێک بۆ پێشبازیکردنی لە تەرمەکەی کە ڕێک خراوە دەگەندێتەوە ناو شاری هەولێر و هەر لەو شارەش بە خاک دەست پێ بێت. ئەنجومەنی پارێزگاری هەولێر لا کۆبوونەوەیەکی ناساییدا 3 ڕۆژ ماتەمینی بۆ کۆچی دوای فرسەت سۆفی ڕاگەاند و ئاڵای کوردستان لە سەردام و دەستگاکان هێنرایە خوارەوە. عێراق و ئەمریکا گفتوگۆ لەبارەی خشتەی کشانەوەی هێزەکانیان دەکەن. بەرپرسانی ئەمنی و سیاسی و سەربازی ئەمریکا و عێراق لەبارەی شێوازی نەخشەی کشانەوەی هێزەکان کۆبوونەوە لا کۆبوونەوەکەدا جەخت لەوە کرایەوە کە هەر جوڵەیەکی هێزەکانی هاوپەیمانان بە ڕەزامەندی عێراق بووە و ڕێکەوتنیش بۆ دووبارە بڵاوپێکردنەوەی هێزەکانی ئەمریکا بۆ دەرەوە عێراق کراوە. بەپێی پلانی ئەمریکا بڕیارە 500 سەربازی ئەو وڵاتە لە عێراق بکشێنرێتەوە. هاوکات وەزیری دەرەوەی عێراقیش ڕاگەاند هەنگاوی کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەستی پێکردووە. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند ئامادەن بە مەرج لەگەڵ ئەمریکا دانوستان بکەن. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی نووسیوێتی ئەگەر ئەمریکا بگەڕێتەوە ناو ڕێکەوتنی ناوەکی ئامادەن دانوستانی لەگەڵ بکەن. دەشڵێت ئەمریکا هێشتا ئەندامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانە و ئەگەر پابەندەکانی خۆی بەپێی بڕیارنامەی 2222 سیوێک جێبەجێ بکات، ئێرانیش پابەندی ڕێکەوتنی ناوەکی دەبێت. کۆمپانیای ڤایزەر ڕایدەگەێنێت ڤاکسینەکەمان کاریگەری لە 95 بەکاربەران هەبووە. بەرپرسانی کۆمپانیای ڤایزەر ڕاگەاند لە ئەنجامی سێم تاقیکردنەوەی ڤاکسینی کۆرۆنا دەرکەوتووە. ڤاکسینەکە بەرگری لەش بەهێز دەکات و کاریگەری لەسەر لە 95 بەکاربەرانی سەروی تەمەن 65 ساڵ هەبووە. ئاماژە بۆش دەکات لە ئایندێکی نزیکدا ڤاکسینەکە بۆ هەموو جیهان بەردەست دەبێت. تا ئێستاش ڤاکسینی کۆمپانیای ڤایزەر لەسەر 40,000 کەس تاقیکراوەتەوە. کۆتاییمان بە بەڕگەی کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو بەڕگەکانی دیکەوە.
بەڵێ بە بابەتێک دەست پێەکەین کە باس لە چاندنی بەروبوومەکانەکات کە لە وەرزی پاییزەوە دەست پێکا بۆ نمونە وەک دەزانین ساڵانە لە وەرزی پاییز و هەردوای یەکەم بارانبارین جوتیاران دەست بە ئامادەکردنی زەویەکانیان دەکەن بۆ چاندنەوەی گەنم و دەیانکەڵن هەرچەندە زۆرینەی جوتیاران دەڵێن هێشتا پەڵەی نەداوە باران نەباریەوە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو ڕێژەیەکی زۆر بارانباری جوتیارانی دەشتی پێباز و شارەدەی مەدان لە گەرمیان دەستیان بە کێڵان و شێکردنەوەی زەویەکانیان کردووە بۆ ئەوەی گەنم و بەرهەمەدانەوێڵەکان بچێنن بە هیوایەکە بەرهەم و بەروبوومێکی باش بچێن و بیرشی درونەوە. ئەرزەکە بە تێگازنە ئەیکێڵین دوای پاش دوو سێ ڕۆژ هەم بە خەرماشە تۆی ئەدەین و ئەیچێنین و دوای کیمیایی لەگەڵ تۆوەکەیشە هەم پیاکەین ئەجا دەستەکەینە کێڵاندنی منتیقەی ئاوا بەرە و سەنگا و ئەو ناوە چاکواریە پەڵەی داوە حساوکە لێنە بەرەو شارە دوور هەر چاکواریە ئیتر ئاوا باران بازێشێ نێوتە زۆر خەڵک بێتاقەتی باران. بەڵێ وڵای خۆ بارانەکە خۆی ئەم پەڵە بارانێکی باش باریە بەڵام منتیقەی با ئیسان منتیقەیەمە تا حەدێ زۆر وە باشی گرتێتیوە بەڵام منتیقە هەیە من خۆم جوتم تیا کردووە بڵێن لە پێواز و منتیقەی مەدان و ناحێ مەدان بەرە و قەستان و ئەو منتیقە کەمتر گرتێتیوە بارانەکە وڵی سێمەوەکو خەڵکی ئەم منتیقەی گەرمەکە گەرمک سەر بە ناحێ مەدانە ساڵانە تقریبەن جێی 30 خەلە بوانێ یعنی بەرهەمێکی باش تێرێ ئەنتاجێکی باش تێرێ. بەڵێ هەر وەک دەزانین کە لەمڕۆوە سێ ڕۆژ وەکو کۆڕی ماتەمینی بۆ دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر دەگەڕێت و ئێمەش باسێکی ژیانی ئەو بە گرافیکێک دەکەین کە لە وێزگەکانی ژیانی بە چەند قۆناغێکا تێپەڕیوە کە فرسەت سۆفی ساڵی 1970 لە قەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی لەدایک بوو لە ڕۆژی حەفدەی مانگی ئەیلولی ساڵی ڕابردوو وەک پارێزگاری هەولێر دەست بەکار بووە بەداخەوە ڕۆژی هەژدەی ئەم مانگا واتە دوێنێ بە ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوایی کرد وێزگەکانی ژیانی فرسەت سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێریش بەم شێوەیە بووە کە دکتۆرای لە یاسای گشتی هەیە و مامۆستای زانکۆی پۆلەتەکنیکیەکانی هەولێر بووە ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووە ئەندامی دەستەی ڕاوێژکاری یاسایی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە و هەروەها ئەندامی لژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بووە جگەلەوەش ئەندامی لژنەی باڵای چاکسازی بووە سەرۆکی لژنەی کاتی نووسینەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش بووە. بەڵێ وەک بینیتان لە گرافیکێکە هەرچەندە ئەوە زۆر کەما لە چاو ئەو ماندووبوونەی کە دکتۆر فرسەت سۆفی بینیوێتی ئەوە ڕۆڵی بەڕێزیان بووە لە وێزگەکانی ژیانیان و ئەمڕۆ ئێمە بە میوانداری یەکێک لە هاوڕێ نزیکەکانی و هاوپۆلەکانی کە پێکەوە بوونە میوانداریمان کردووە بۆی کە زیاتر ئەچینە ناو باسی ژیانی دکتۆر فرسەتەوە کە هەروەها بەڕێز میوان کە لەگەڵمانایە دکتۆر کرمانج عوسمانە کە بەڕێزیان هاوڕێ و هاوپۆلی دکتۆر فرسەتن بەخێرهاتن تەکەین و فرسە سەرخۆشی ئاراستەی خۆمان و ئێوەش ئەکەین بە لە دەستدانی پارێزگاری هەولێر. بەڵێ بەداخەوە ئەو ڕۆژێکی نەخۆشە بەڕاستی بۆ شاری هەولێر بۆ هەموو کوردستان بۆ هەموو دۆست خۆشەویستانی دکتۆر فرسەت لە سەراحەت ئەگەر باز بکەین ممکنە بازنەی هاوڕێتی و ڕەفاقەتی و دۆستایەتی دکتۆر فرسەت ممکنە
دیاریکرا بێت بەڵام ئەگەر ببینین هەموو ماڵێک ماتەمینی ڕاگەیاندووە ئەوەش بەڵگەی خۆشەویستیە بۆ دکتۆر فەرسەد هەزار ڕەحمەت لەگۆڕی بیت سەرخۆشی بۆ خانەوادەکەی بۆ هەمومان هەر وەک بەرز ئاماژەت پێ کرد بەڕاستی کەسایەتیەکی نازار لەو تەمەنە لە دەستمان ڕۆیشت بەداخەوە ئەوەش بەڵگەی دڵسۆزی دکتۆر فەرسەد پیشان دەدات ئەگەر هاتوو ئەو لە کارەکەی دەرگای لەسەر خۆی داخست بە خۆی کەرنتین بکرد بە بەدڵنیایی ممکنە ئەو ڤایرۆسی تێدەپەڕاند وەروەها با تەندروستێکی باش دەگەڕاوە بەڵام بەردەوام بوونی لە کار وەروەها لە ناو خەڵک وەروەها دانەنیشتنی بەڕاستی بۆ شێوەی کەوە گرنگی بە کارەکان نەدا وای لێ کرد کە تووشی ئەو نەخۆشە بێت بەداخەوە ئەمە چاوەڕێمان دەکرد ئەمڕۆ پێشوازی بکەین بە تەندروستی بگەڕێتەوە بەڵام بەداخەوە ئەو ڕۆژێکی ناخۆش بوو و ئینشاڵڵا خوای گەورە جێگای باشتی بەنیسی بدەکە و ئەمە دڵنیان کە خەڵکێکی زۆر دڵگرانە بۆ بابەتە لە هەمان کاتیش هەرگیز زیاد ناچێت بەڕاستی چونکە ئەو کەسانەی کاوە نەبرن بە پەنجەی دەست دەژمەدەن یەکێک لەوانە دکتۆر فەرسەد. بەڵێ دکتۆر کرمانج زۆر جار ئەو کەسانی کە زۆر جێپەنجە لە دڵی ئێمە بەجێ ئەهێڵن کەسانێکن یەکەم ساتی یەکترناسینیان قەت لەبیر ناشێت. دکتۆر فرسەد یەکەم ساتی هاوڕێتیتان چۆن بوو چۆن یەکتریتان ناسی لەگەڵ بەڕێزیان؟ سەرەتایەکەی دەگرێتەوە نزیکەی 21 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتێکە بەڕێزیان نەزانکۆ وەجیران لە هەولێر بەتایبەتی لە بەشە ناوخۆیەکان ئەو دەمایەوە دواتر بەڵێن خوێندن بێکەوە دەستمان پێ کرد. دکتۆر فەرسەد سەرەتا لە بەشی کۆمەڵاسی وەجیرا دواتر لەبەر لێ هاتووی لەبەر زیرەکی بەڕاستی لەبەر ئەوەی لە یەکەمەکان بوو بۆیە هاتە کۆلێژی یاسا لە کۆلێژی یاساوە کەواتە دەستپێکردنەکە هەم وەکو زەمیری دیراسەواتە لە خوێندنمان بێکەوە جگەلەوە کارکردنی ڕێزەکانی چێتی قوتابیان بێکەوە لە هەمان کاتیش جگەلەوە لە دوای خوێندنیش بەتایبەتی دەرچوونمان بۆ دەرەوە زۆربەی کات پێنجشەم و جومعە هاتنەوە بۆ ماڵەوە ناخواردن بێکەوە بەتایبەتی ئەو هەزار ڕەحمەت دەگۆڕبی و هەروە هەزار ڕەحمەت دەگۆڕبی شەهید محەممەد عوبێدی ئامۆزەم ئەوانە بەڕاستی ئەو کاتانە هەموو دەگەرێتەوە سەرەتای دەستپێکردنی ئەو پەیوەندی گەرموگوڕە کەسێکی زۆر سادا زۆر ساکار بەڕاستی هەستت بەوەی دەکرد کە زۆر لە مێژە شارنشینە ڕۆشنبیر خوێندنەوەیکی زۆر باش ڕفاقەتی من تاکو ئێستاش لە بیر منە لەگەڵ بلادرێک بۆ منە شڕی کرد بێت یاخود ناخۆشی هەبوو خۆشی ئاماژە بۆ شتاکات دەڵێت لەگەڵ هاوڕێکانم قەت تووشی گرژیەک نەبوو بە پێکەنی شاڵێت هۆکارەکەی لاوچێ بۆ خۆم بگەڕێتەوە کە دڵێکی ئەبەتەکیت ینی خۆی با بڵێن معدنەکەی وابوو کەسێکی زۆر نەرمونیان بوو لە هەمان کاتی باوەڕ ناکەم تاکو ئێستا کەسێک لە ڤیددیۆیەک یاخود لە حەدەسێک بینی بێتی کە تووڕە بۆ بەڕاستی ئەومانەی ئەوە نییە کە قەت تووڕە نەبووە هەڵبەتە هەمومان مرۆڤین تووڕە دەبین بەڵام زۆر حاڵەتێکی کەم بووە ئەوان هەموو ئەو دەستپێکانن کە وەکو زیکرێت و یادگاری زۆر جار کە مرۆڤ دادنیشت ببیریتێتەوە هەست دەکا 2 ڕۆژ پێویستێ یاخود 3 ڕۆژ پێویستێ بەڕاستی ئەو کاتە هەمووی هاو بەپەلەی تێگەڕێتەوە هاوڕێت سەرەتای ناسی من 1999 21 ساڵ پێشێستا دواتر 4 ساڵی قوتابی لە زانکۆ دواتر تەواوکردنی ماستەر دواتر تەواوکردنی دکتۆرا وەکو ئاماژەشتان پێ کرد کە لە پۆلۆتێکنیک ئەو دەستی بەکار کرد لە بەروی پێویستی زۆر پێویستیان بە ڕژەی بەڕێزیان هەبوو وەکو مامۆستا دواتر تەواوبوونی و زۆر سیفاتی تریش ممکنە لە راپۆرتەکە ئاماژەمان بێنەکرد بۆ نمونە پێش ئەوەی قسە و باسەبی لەسەر یاسای چاکسازی و لەسەر ئەو بابەتانە تاکە ئەندام پەرلەمانە لە مێژوێری کوردستان کە موچەی پەرلەمانی ڕەت کردەوە ببێ ئەوەی ڕکلامیشی بۆ بکات ینی ممکنە کەمترین ڕاگەاندن باسی ئەویان کرد کەوا ڕەتی کرد بۆ ئەوەندەی کە هەندێک دەنجی داوە لە فەیسبوک بۆ هەر خۆشی باسی نەکرد سەراحەت ئەو شتێکی زۆر گرنگ بوو ئەوە بۆ کللتور دواتر ڕەنجی داوە بۆ یاسا بۆ نمونونەکەەوە دیاری بکرێت ئایا چۆن بکرێت یاخود چۆن نەکرێەوە هەمووی ئەوە بەڵگەی کە سادەی ئەو کەسەیە بەڕاستی زۆر کەسێکی سادە و ساکار و لە هەمە کاتیش تەواضع جگە لەوەش بەڕاستی ئینسانێکی زۆر داوێن پاک بە هیچ شێوەیەک بەدوای شتی لابەلا نەبووە هەمیشە ترکیزی لەسەر خوێندن بووە هەمیشە گرنگی داوە بە خێزانەکەی خۆی و برای بەڕێزی کاک نەسرەت چونکە لە تەمەنی وینیسیک بووە هەمومان ئەو برادراتی و ڕەفەقەتی لە نزیکەوە ینی هاوڕێتی کۆنە بەڕاستی بەڵێ هەندێک جار هەندێک کەس هەند زۆر تایبەتن لە ژیانمانە ناکرێت ئەگەر بمانێت ئەبێ ڕۆمانێکی لەسەر بنووسین بەڵام هەندێک جاریش داواکرێت لێمان کە بە وشەیە پێناسیان بکەین ئەو 21 ساڵە لە وشەیەکە ئەگەر بتوێت پێناسی دکتۆر فرسەد لەو 21 ساڵە بکەی بەچی پێناسەیەکی دەتوانم بڵێم بەڕاستی دکتۆر فەرسەد بوو ئەوە فەرسەدەمان لەدەست چوو بەڕاستی فەرسەتێک بوو لە دەستمان چوو زۆری زیاتر هەبوو لە هەکبەی ئەو ماوەی بەتایبەتی ماوەیەکی زۆر کورت لە ماوەی ساڵێک کە لە پارێزگار بوو ئەو چەند جاری کە بێ خۆ دادەنیشتین بەڕاستی پرۆژێکی گەلێک زۆری هەبوو ینی
ئێمە چاوەڕێمان دەکرد لە قۆناغی یەکەمی ئێستا سەر ئاستی پارێزگا خزمەت بکات، دواتر لە ئاستی هەرێم، دواتر لە ئاستی عێراق، لە بەغدا، دواتر تەنانەت لە ئاستی نێودەوڵەتیش. چکە دکتۆرای لە یاسای گشتی هەبوو، بەڕاستی متەمەکن بوو، لە ڕووی زمان زۆر متەمەکن بوو، خوێندنەوەی باشی هەبوو، لە تەمەنێکی زۆر گچکە دەستی نووسینی هەبوو، بەڕاستی زۆر چالاک و بزێ بوو. ئەگەر تێبینی بکەین کەس ئەو با بڵێن وێنەی لە بەرچاو نییە کە دکتۆر فەرسەد لەسەر خۆ بڕوا یاخۆ دکتۆر فەرسەد لەسەر خۆ دابنیشێت، هەمیشە بزێ بوو، چالاک بوو، داهات دەڕۆیشت. ئەوان هەموو ئۆسیفەتانی ئەو کەسە بوو، بەداخەوە لەو تەمەنە کورتا جوانەمەرگ بوو بەداخەوە. دیارترین تایبەتمەندیەکانی دکتۆر فەرسەد چی بوو؟ پەیوەندی کۆمەڵایەتی کەسی لێبیر نەدەکرد، ئەوە زۆر گرنگ بوو. دوو پاڵپشتی بە بەردەوام بۆ نمونە هاوڕێ کۆنەکانی لە هەر شوێنێک پێویستی پێ بە لە بواری کارجەری، لە بواری ئیدارە، لە بواری وەزیفی، لە هەموو بارەکان قەت پشتی ئەو برادرانی بەرنەدەدا. بەڕاستی هەمیشە پاڵپشت بوو لە کاتی تنگانە، لە کاتی خۆشی ئێمە دەزانین هەموو کەسێک ئامادەیە، بەڵام لە کاتی ناخۆشی ممکنە خەڵکانێکی زۆر دوور دەکەوێتەوە، بەڵام ئەو ئامادە بوو. ممکنە لەو چەند مانگەی ڕابردوو من بیستیتمەوە لە چەندی مووقف کە باس کراوە شت کراوە زۆر بە توندی و زۆر بە باشی دیفاعی کردووە لە شخصی خۆم لە من کە نەخێوانیە ئەوایە بەڕاستی یعنی ئینسان کە ئەوشتانش دەبیستەوە دوای ئەوەی کە چەندین دانیشتن و نانخواردنمان پێکەوە بە هیچ ئاماژەی بۆی نەکردو، دواتر خۆت لە خەڵک دەبیستیەوە. ئەوانە نمونەی جوامێریە، بەڕاستی نمونەی دەلالیە، کەسێکی دەلال بووە، جوامێر بووە کە بتوانی بە وەفا بیت برادرەکانی لەبیر نەکات. لەگەڵ ئەوەش دەتوانین بڵین ئێمە ینی هاوڕێ و ڕەفاقەتی دکتۆر فەرسەد ممکنە چەند سەد ژمارەیەک بێ، بەڵام تۆ دەبینی لە ماوەی ساڵێک هەموو خەڵکی هەولێر لەسەر ئاستی هەموو پارێزگایەکە بوو نمونە خافەتبارە بۆی، کەواتە دەتوانین بڵێن لە ماوەیەکی زۆر قیاسی دۆستانێکی زۆری بۆ خۆی پەیدا کردووە و یەکێکە لەو بەرپرسانەی کە بەڕاستی خەڵک خەمبارە بە کۆچی دوای. ئەوە زۆر گرنگە کە دوو جۆرە کۆچی دوای هەیە، ئەوە ڕێگای هەمومانە تازە ئەو ڕۆیشت بەداخەوە ئێمە بەدوای ئەودا دەڕۆین، بەڵام زۆر گرنگە کە خەڵکانێک ئەوە ببنە مێژوو وەروەها تۆمارێک بەدوای خۆیان بەجێدا بێڵێن هەمیشە لە یاد نەکرێن و هەمیشە بەبیرمان بێتەوە و وەکو سمبلێک بەڕاستی ببینێتەوە بیکەنە سمبلێک بۆی لەسەر نهجی ئەو بڕۆین بەردەوام بین لەسەر کارکردنەوە. چکەیتیرەوە دنیاە ئەوەندێک کە لە تەمەنمان هەبێت دەکرێت خزمەتی خانەوادەکە و دەوروبەر و شارەکە، دواتر ئەوەکە دەمێنێتەوە بۆ مەژوو. بەڵێ زۆر کەس هەیە کە ئارەزووی تایبەتی هەیە و پێی ناگات و کۆچی دوای ئەکات. ئەوە خۆی لە چاپێکەوتنێکە باس لەواکات هەر لە منداڵیەوە کە منداڵەکان وتویانە حەزەکەین ببین بە چیەکێ مامۆسایەکی دکتۆر ئەو حەزی کردووە یاسا تەواو بکە، یاسا ناز بێت و زۆریش لەسەر یاسا جەختی ئەکردەوە. جگەلەوە ئارەزوو خولیای بۆ یاسا هەبوو و تاپلێکی باش ڕۆی ئارەزووی دیکەی چی هەبوو کەەوە بزان پێی نەگەیشت؟ دوو با بڵێن ئاماژە هەبوو بەڕاستی کە زۆر متەمەکن بوو لە یاسا. ئاماژە یەکەمیان ئەوە بوو کە کاتێککە لە کۆلێژی ئادەب بەجیرە، بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە جدی بوو لە خوێندن وەکو ترانزیێتێک لە ئادا بۆ دواتر لەبەر ئەوەی لە یەکەمەکان بوو بەسەر کات وەکو لە قانون وەش مانای جدێتی لەبەرەوەی هەر هەمیشە ڕاستە لە کۆلێژی ئادەب بۆ بەڵام دڵی لە قانون بە لە یاسا بووە. دووش بەڕاستی یاسانەسەر ینی لێهاتوو بوو زۆر، چکە دەتوانین بڵین چەندین هەزار کەس دەرچووی کۆلێژی یاسا هەیە، بەڵام چەند کەسێکی دیاریکراو لە یاسا دیاریکراوە هەر وەکو پزیشک بۆ نمونە چەندین هەزار پزیشکەیە، بەڵام چەند پزیشکێکی دیاریکرا و نورینگیان بەبەر ناکەوێت و خەڵک هەوڵی بۆ دەدات. چۆڕانێنی باشی هەبوو لە زۆربەی ئەو بابەتە یاسایانەی کە دەرچوون لەی زەحمەت بوو ئەو دەرسی دەدیتەوە و کەیسمان زۆرە بەڕاستی ئەگەر لێرە باسی بکەین لەوانەیە لەو بەرنامە هەرکەڕانەگەین لە زۆربەی ئەو ئەزمە سیاسیانی کە بە هەرێمی کوردستان دەهات بە تایبەتی لە پەرلەمان ئەو زۆر بە زیرەکانە دەرسە یاساکانی دەدۆزیەوە، زیرەک بوو لە تێڕوانینی بابەتەکان بە تایبەتی لە یاسای نێودەوڵەتی و لە پرسی ڕفراندۆم ڕۆڵێکی کاریگەری هەبوو، هەروەک ئاماژەتان پێکرد لە پێدانی ڕاوێژ لە ڕاگۆڕینەوە لە هەمان کات تەنانەت وتەکانیشی بە هەند وەرەگیران کە پێشنیاری شتێکیە کرد. ئەمە بتەکید بەڵێ لەبەر ئەوەی با بڵێن خبرەی عملی وەروە خبرەی نەزەری هەم مامۆستا بوو لەبەرەوەی دەرسی دەگوتەوە وانە گوتنەوەی هەبوو. جگە لەوەش بەڕاستی ئەو کاتانەی ئێمە کە قوتابی بوون دەتوانین ئەو ئیزافەیە بۆ خۆمان بکەین کە ئەو فترەیە بەڕاستی خوێندنی یاسا یەکێکە لە فترە زێڕینەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای راپەڕین تاوەکو پێش ساڵی 2035 کە کواڵیتیی باشتر لە خوێندنی یاسا هەبوو، جگە لەو ئیحتیمام و حەزەی خۆی، جگە لەو متابعەیە و کەواتە ئەوانە هەموو بێکەوە عواملە بێکەوە وای لێ کرد کە بەڕاستی کەسێکی یاساناسی زۆر باشی لێ دەربچێت لە هەمان کاتیش، بەڵام بەداخەوە بۆ ڕانەگەیشت بوون من دەستنیشی زۆر بێت ماستەر نامەکەی مایە دکتۆرە نامەکەی مایە، بەڵام
دەکرا لە داهاتوو چەندی بابەتی تریاسەیە بڵاو بکاتەوە بەڵام بەداخەوە تەمەن ڕێگای پێنەدا. وەک سەرەتا باسمان کرد جەناب هاوپۆلی بوویت و لە کارەکانی زۆر جدی بوو لە ناو پۆلیشا و لەوانەکانی شاوە وەکو کارەکەی جدی بوو. بڵێ ئێمە لەگەڵ دکتۆر فەرسەت و لەگەڵ چەندی برادرانی تر کە شیانی ناوهێنانن بەڕاستی ئێمە ئەو 4 ساڵی کە بێکەوە لە کولێ بووین جگە لە خوێندن و دیراسا لە چالاکیەکانی تریش ئەو زۆر چالاک بوو بۆ نمونە ساڵانە کە یادی ئادار و نەورۆز دەکراوە زۆر چالاک بوو ئەو لە ڕێخستنی یادەکان بەتایبەتی لە لەگەڵ ڕێخستنەکانی یەکێتی قوتابیانەوەوانە لە یادە لە بۆنە نیشتیمانیەکان بوونە بە هەمان شێوە چالاک بوو ینی ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی بەشداریمان کرد بە ئەو بەشداری و سەرپەرشتی دەکرد پەیوەندێکی باشیە بوو لەگەڵ کۆلێژەکانی تر لەگەڵ ڕێخستنەکانی تر بە بەردەوامی هاتووی جگەلەوە لە بڵاوکراوەکان بوون لە گۆڤاری خەباتی قوتابیان لە چەندین بڵاوکراوەی تر ئەوان هەموو چاڵەکیەکانی بوو ینی دکتۆر فەرسەت تەنها وەکو قوتابی زانکۆ چالک نەبوو بەس بخوێنێت و ئیمتیحان بکات و دەرسێت و ناجح بێت و توێژینەوە بەحث بکات چاڵەکیەکانی تریشی لە هەمان کات دەستنووسی هەبوو لە هەمان کات پەیوەندی کۆمەڵایەتی باشە بوو لە هەمان کات چاڵەکیەکانی ڕێکدەخست و زۆر لە بوارەکانی ترکە ئێمە لە نزیکەوە دەمامین و بەڕاستی متەمەکن بوو. بەڵێ وەک چۆن لە سەرەتا ساتەکانی سەرەتا هەمیشە لە یاد ئەمێنن بێگومان دوا ساتەکانیش لە یاد ناچن دوایین قسەتان کەی بوو بەیەکەوە بەسیتانە کرد دوایین قسەمان پرۆژێکی زۆر گەورە بوو بەڕاستی کە دکتۆر فەرسەتکاری بۆ دەکرد ئەویش هەوڵدان بوو بۆ ئەوی هەولێر و ویلایەتی تێنسی لە ئەمریکا شاری ناشفڵ ببن بەدەستە خوشک ئێمە لە پشتپەردا زۆر لە نزیکەوە کارمان لەسەر ئەو بابەتە کرد وا بوو لەو کۆتاییە دیدارێکی ئۆنلاین لەسەر لاپتۆپ لە نێوان بەڕێزیان هەزار ئەحمەد لە گۆڕی لەگەڵ قۆنسولی ئەمریکا لە هەولێر دیدارەکە ساز بوو دواتر دەست بەکارەکان کرا بۆ ئەوەی شاندێکی هەرێم هەولێر سەردانی ئەمریکا بکات ئەگەر بارودۆخی کۆڕۆنا ڕێبدا و هەر بە پێچەوانەوە شاندێکی شاری ناشفڵ کە دەکاتە پایتەختی ویلایەتی تەنسی سەردانی هەولێر بکات بۆ ئەوەی هەولێر و ناشفڵ ببنە دەستە خوشک لە گۆڕینەوەی با بڵێن چالاکی کولتوری ئابووری تەنانەت دوو چالاکی تریش ئەوە یەکێک بوو لەو کارەگرنگانە زۆر بەجددی زۆر بە حەماسکاری لەسەر دەکرد چکە بەڕاستی دەبەوە مێژوو بۆ هەولێر کە هەولێر ببێتە دەستە خوشکی ویلایەتێکی ئەمریکا کە لێککەوتەی زۆر باشی دەبوو لە هەمان کاتیش ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبوو لەسەر دابینکردنی دوو خانوو لەسەر نەناو قەڵاتی هەولێر لەسەر قەڵات بۆی چالاکیەکانی تێدا ئەنجام بدرێت ئەوە دوجار بوو کە قسەمان لەسەر دەکردووە زۆر بەجددی متابعی دەکرد دواتر کارەکان دەستی بکرد بەتایبەتی بەڕێز پارێز خایم خانمش دواتر بە هەمان شێوەی دیدارێکی ئەنجامدا ئێمە چاوەڕێمان دەکرد بەڕاستی سەفەر بکەین بۆ ئەمریکا وەروەها ئەو پرۆژە گرنگە سەر بگرێت بەڵام بەداخەوە مرگ ڕێگای پێنەدا بەڵام ئێمە وعدی پێ دەدەین کە بەردەوام دەبینە سەر ئەو پرۆژەیە و پرۆژەکە بەناوی ئەویش دەکەین بەڕاستی چووکە ئەو زۆر بەجددی لەسەر کارەکان وەروەها هاندەری ئەو بابەتە بوو. بەڵێ لە سەرتا قسەکانت ئاماژەت بەوەدا کە کەسی لە خۆی نیگەران نەئەکرد وەک ئەوەی کە لە نزیکەوە لەگەڵیا بوویت ئەگەر ئەو لە کەسێک نیگەران بواە زوو لەگەڵیا دڵی لێبوردەی هەبوو زوو یان وەکو هەر لە دڵی ئەگرتیان بصراحەت ینی شتێکی وا لە بیرم نییە گەشت بتەوە ئاستەیکەوە مەسەلاً بایکۆتی بەرامبەری کرد بێت یاخود با بڵێن خوانەکە دوژمنایەتی بەرامبەر ڕاگەاند من هیچ ئەو حاڵەتانەی نەبووە لە بابەتە جدیەکان جدی بووە بەڵام لەگەڵ ئەوەش هەر ینی بزەی هەبووە پێکەنینی هەبووە زۆربەی کات کە دەبوو کاتی نان خواردن بەتایبەتی ئەگەر کاتی نیوەڕۆ بە بێکەوە بچین نانێک بخۆین باوەڕ ناکەم ڕۆژێک دکتۆر فەرسەت لەوەتی من بینی بووم بەتەنیا نانی خواردوێت مەگەر کوو سەرپێی لە جێگایەک زۆر مەشغوڵ بووە بەتایبەتی زمانی با بڵێن تەڵەبایەتی قوتابیەتی ئەگەر لە فێرشی سەرپێی خوارد بێدەگەنا بەبەردەوامی چا دەورەی قەڵە باڵغ وا ناخواردن هەبووە بەبەردەوامی ڕسمگرتن هەبووە هەموو ئەو ذیکراتەمان هەیە ئەگەر خەڵکانێک ڕسمی لەگەڵ هاوڕێکانی هەبی لە کاتی کۆنفرانس و سیمینار و کۆبنەوە ئێمە تەنانەت لە کاتی ناخواردنیش هەر بۆ پێکەنین ڕسمگرتن و وێنەگرتن هەبووە شیف هەبووە بۆیە خەڵکانێکی زۆر ینی ممکنە ئەمن تەنها با بڵێن دڵۆپێک بم لە بەحر لە یەک لە هاوڕێکانی ئەگەر هاوڕێکانی تر ئێستا هەمومان کۆ ببینەوە زۆر متەئسیف دەبین بۆ نمونە ئێمە لە فەیسبوک گروپێکمان هەیە بەناوی گروپی هاوڕێیانی کۆلێژی یاسا ئەو کاتێکەوە هەمومان بێکەوە بینە سەی لەو گروپە دەکەی هەمووی متەئسیفە بەڕاستی ینی تەعزیەکی زۆر گەورەیە وە شۆکیشە بەڕاستی کەسێک هەموو مردن ڕێگای هەمومانە بەڵام لەو تەمەنە وەروەها لەو ئاستا و لەو هەموو تومح و لەو پرۆژەیە بەڕاستی دەبێتە شۆک دەبێتە سەدمەکە بەتایبەتیش بۆ نەخۆشیە نەگریسەکە زۆربەی زۆری دۆست و ئەحبابەکانی بەداخەوە لەناو خەڵکی کوردستان لەناوشت. بەڵێ دکتۆر کرمانج عوسمان ئێمە زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بەو هۆیەی کە دەزانین کە هاوپۆلی جەنابی بوویتە
و ئەوە کارێکی سەختە کە لە دوای کۆچی دوایی ئەو بە ڕۆژێک بتانی ئامادە بیت لە چاوپێکەوتنێکیەوە بۆ ئێمەش چاوپێکوتنی بەم شێوە گەلێک ناخۆشە بەڵام بۆی کە خەڵکی کوردستان لە زیاتر و زیاتر دکتۆر فرسەت بناسن ئەرکی جەنابتماندا سپاس دەکەین کە ئامادە بووین. زۆر سپاس بۆ دەرفەتە وەڵی خۆش بیت. زۆر سپاس دەکەین. بێگومان دەچینە بینینی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان و دەتر دەگەڕێمە وڵاتە. بە گرافیکەش و هەوامان بینی بابزانی شەپۆلەکانی بەفربارین دیارە لەگەڵ بارانیشا باکوور و باشووری کوردستانی گرتوتەوە. شەپۆلێکی بەفر و بارانبارین شارەکانی باکوور ئەوە وەک باسمان کرد هەمووی بە بەفر و باران تەنیوەتەوە ئەو کەش و هەوایە پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدی دابەزیوە لە کاتێکی تایبەت و درنگانێکی شەودا لە شاری ئاگری باکووری کوردستان چەند سنتیمترێک بەفرباریوە و کۆچەریەکانیان ناچار کردووە کە هەوارگە و دەوارەکانیان کۆبکەنەوە هەرچەند لەوە ئێستا کاتی نەبوو بێت بۆی خۆیان کۆنە کردوتەوە لە پڕ بەفرداباریەوە بەسەریانە و بەرەو ناوچەی گەرمەسێرەکان کۆچی پێچەوانە بکەن بە پێی ڕاگەندراوی بەڕێوبەراتەکەی کەشناسی ئەو ناوچەیەش کە پێشببینی کردووە خێرایی باز زیادی کردووە و پلەی گەرما لەو ناوچەیە زۆر زیاتریش دائەبەزێت هەر بە گوێرەی ڕاگەیەنراوەکەی کەشناسی کە ئاماژەی کردووە نزیکترین پلەکانی گەرما لە شەودا لە شاری قەرسی باکووری کوردستان تۆمارکراوە کە 8 پلە لە ژێر سفری سەدیدایە و هەروەها لە شارەکانی دیکەی باکووری کوردستان وەک ئەردەخان و ئەرزروم و ئیدر و دەرسێ کە ناقص 5 و هاوکات و لە دەرسی میش ناقصیەکە و هاوکات لە باشووری کوردستانی شەپۆلێکی بەفربارین لە ناوچە شاخاویەکان هاتووە و ئەو ناوچانەی گرتوتەوە بە دیاریکراویش زۆرینەی چیا و بەرزایەکانی دەبەری باڵەکایەتی سپی پۆش کردووە و هاوڵاتیان ئامادەکاری تەواویان بۆ وەرزی زستان ئەنجام داوە و سروشتی ناوچەکەش گۆڕانکاریەکی تەواوی بەسەر هاتووە ئەوە تاوەکۆی بینن لە دیمەنەکان بەفرێکی جوان دەبارێت و زستان بەڕێک.
بێگومان کە وەرزی زستان دێت و سەرمایەکی زۆر لە ناوچە شاخاوەکان دروستە بێت بە تایبەتی ئەو ناوچانی کە بە بەردەوام ساردیشە ئاکرێشێکە کە لەو شوێنانی کە جەوێکی تایبەتی هەیە کە شوهەوای ئەبێش ساردە جا ئێستا ئەتان بم بۆ ئاکرێ و لەوێ ئاری حوسێن پامنێرمان لەوێ لەگەڵمانایە و دیارە لە ئاکرێ ئاری بابەتێکی بۆمان ئامادە کردووە خواردنی بەیانیانە با بزانین سبەینان کە ساردا خەڵکی ئاکرێ چ جۆرە خواردنێکە خۆن و ئەو شوێنی کە ئاری لەیە ئێستا گەر گوێگری منە باشە ئەم بیستێت و ئەم بینێت ئاری ئەبیانیت باش پێمان بڵێت ئێستا تۆ لەکویت و ئەم بەیانە شوێنێکی خواردنگێ با بزانین چیت بۆ ئامادە کردوین کە پیشانی ئێمە بینەرانیشی بێت. بله سپیدهیەوە و تەماشەوانان جی باش بیتن لە ئاکرێ بێگومانم دنەوە خارنگەیەکێدا دگەلوەینە vێگاوێژی دگەل هاتنە وەرزێ زستانی و هەرسان سارما و دابارینان ئیدی خواردنên بەیانیان ئان ku سپێدەیان jî li Akrê gorankarî bi ser datin. Ednavê xwaringehê da ku em lê neprastî ji evrûke xwarineke em bijîn ku bu careke me ji bihîstiyet hatiye dirîskirin ku ew jî nîsik an ku şorbe eb qelî her dîsan qelî eb hêlke ji bo ku em bizanîn ev xwarin henê çawa têne çêkirin ji ber ku Akrê her tikevin ji da xwarina qeliyê lê de dirîskirin lê qelî cida cida tê de dirîskirin curên wê hene ji bo ku em bizanîn çawa hatiye dirîskirin êdî çawa tê te xwarin ji ber ku vê rend kes ji rênişine ku bixwin ez destpêkê digel westayê baxim وسارکان دستنهایشان ایدی تا خارن گله کی بجانی جدانین مبحثه کی بکد او یکم جار قلی کنگی ورا الاخر تا چکرین و اوچ جورت قلی نتابرو کدر اسکرین قلی زفری تا بو سال هفته و پنج هشته جارا کا کمینی قلی چیت کر قلی پناوی و مشهور بوی اوی قلیاس پی چیت کر گوشته گیس کی شوربه چیت کر گوشته گیس کی قلی سیل چیت کر قلی سیل آکری گوشته گیس کی قلی گوشته گیس کی تدا چکر بله اوچ جورت قلی نکا کن ماجی یکم جارم ببیستین قلی ابهل که هر سانجی شوربه اب قلی اوا قلی سیل دانه مغربیات تخارن ما مشتریت های 1000 سری میسال بومتین هفلری بومتین دهوکیتین اسپیدهیا نیسک ما یا بگوشته هم قلی گل قلی چیت کن یاسپی ما های قلی یاسپی اوش گوشته گیس کی پرزولا و قلی نرمه های گیس کی مشتری میت های هم بخاطر مشتریت خو شورباب نیسک چیت کن قلی یاسپی چیت کن و هنیه گوشته گیس کی رانت ببلی فکر کنم هر سه خارن تا بحث کنی سپیدهیانه درست کردنوان یا چوا یعنی ایدی کسک شد بخول مال جدوان جورین خارنا چه بکد درست کردن قلی آکری قلی تشتگی بساناییه نسبت قلیا سور گوشته همو کس شد سور کت مالت خدا بس قلیا سور عفو قلی سیلی و قلیا رون یا بزحمته تو بیا هستای خوی خاصه بید هندی که قلیا سپیا ام چیت که اینسه نظامی که کمینی کس نزانی چیکت بس هم بزانین قلی سیلی هم دیواوی چیت که این گوشت خود ویتی خاص مشتریت مترازین الوی قلیه اگر کان بوم داوی پرسیارم بوم بحثاوی قلی نیسک بکه یعنی اوا شوربه او چواتی ده چیکرین یعنی خلق شد مال لا چی بکد اوی یا بزحمت همو کس نشید چیکد اوی گوشت خود ویتی خاص توی گوشتی شوی بینی جوان پاکشکی گوشت گیس کی بید سور بکی دوای نیسکا خو توی زر کی بکی سری ساعت کی ساعت و نیواب کلی تنجار کدی صفینی گوشته خو سور و که جدا او جان نیست که کیف سری آگره که کم ده بنه جوان در کوید یا حاضر بیت امد لیویا مشتریت خوبی نتا تین دعوت کن سپاس بوده که واسطه هرکان کتاب خارم و معروکت درست کرین بله که کویش دانه دیار کرین دیاره کل سر میزه جی قل یا رون هرسان قل یا گل نیسکی آن کش شوربه هردستان جی قلی سیل درست کربون که اف خارن تایبات لاکرت اینا درست کرین بیکم جار بو براستی جی که هم جیوان خارن هنه بین دستوانا نایشن بله زۆر سپاس دەکەین ئەریکا لە ئەکرێەوە ئەم بەیانێ لەگەڵمان بوویت و نۆشیگیانتان بێت بە هیوای تەندروستیش بۆ هەموو خەڵکی کوردستان و ئاکرێش بە تایبەتی دەچینە بابەتێکی دیکە کە باسی لێوە بکەین ئەویش بینینی سروشت و دیمەنە سەرنجڕاکێشەکانە
کە ئێمە هەمیشە هەوڵەدەین بۆ ئێوەی بگوازینەوە و چێژبەخشن ئەو دیمەنانە بێگومان چ لە پشتی کامێرا بوت چ جای ئەوەی کا تۆ لە شوێنێک با تایبەتی ببینی پێشکەوتنی تەکنەلۆژیاش ڕۆژ لە دوای ڕۆژ ئاسانکاری زیاتر بۆ ئارەزوماندانی گەشتیاری دەکات لە بەرزایەکانی 320 متری لە قەتپاڵی چیایەک لە ناو سروشتی ناوچەی ویلینگلیانی چین ئاسانسۆرێک دروست کراوە ئەم ئاسانسۆرە ناوی چۆتە کتێبی گینسەوە بە بەرزترینی سەر ئاستی جیهانیش هەژمارەکرێت پێکەوە دەیبێت. لەسەر بلنداهیا جیهانێ لە چیایە شانغە چیات چییە؟ یەچینێ دەگەش و هەوایەکە پاقشدا گەشتیار ژەوە دیتنا دیمەنێن جوان و باڵکێشە لەوێ ئاسانسۆرێ سوار دەبن. درێژاهیاوێ 300 مترە ئەو ئاسانسۆرە بلندترینە ئاسانسۆرە تێناسکردن گۆبالا گەشتیارێن وێرەك ژ بۆ وان دیمەنان دکشینە. ئەلگۆری گۆ گەشتیارە ددن خویاکردن ژە سەدەمێن سەرەکە. کۆوان بەرێ خۆدانە ویجیهی داهەست بە جوانیا دینمەنێن ئاڤاتار بکەن. یەک ji girngtirîn sedemên hatina me ji bo vê derê em hest bi dîmenên avatar dikin ji ber ku filmê avatar bandoreke wê ya mezin li ser me hebû bi rastî tiştekî ciwan e. لە ئالیەکی دنجی ڕێڤەبەرەی گەشتی یەک کۆمپانیا چێکردنا ئاسانسۆرەیە دەبێژە بنگە هاویجی هیچ بۆ بکارانە ئالاوێن ڤەگوهستنێ مینا ئاسانسۆرە باشە بگوتناوی بەرین هاتەنێت تلفریکێک هەبوو و دەما ڤەگوهستناویشی سینۆردارکری بوو و گەشتیار دەمەکە درێژ ڕادوەستان حیا گۆ بسەرکەڤن یانژی دوێژ بۆ دەما سێ دەمژمێران لەسەر پیەنخوا بمەشیانە. Bingeha vî cihî gelekî guncaw ji bo avakirina alavên veguhestinê mîna asansoran. Me ev asansor çêkiriye û geştiyar dixwazin ji xwarê biştine cihê herî bilind yan jî dakevin tenê yek xulek û 28 şirket dixwaze. ئاسانسۆر ژە دووقاتان پێکتێل لە بەخچەیە شانەغە چیاچیە فۆرست لە ناوا چینەیە تەنێ 88 چرکەیان ژە زنارێ دادکەوە. ناوێ بچینی دێوادەیە ئاسانسۆرە 100 تنینە دە ساڵە 2022 هاتە فەکردن و دە ساڵە 2015 دە لیستەیە گینس یا هەژمارن پیوانکریدا هاتە تۆمارکردن. بەری بەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا ڕۆژانە 14,000 گەشتیار و سەردانکەر سەردانا ڤیجیهیتکردن و لە ئاسانسۆرێ سوار دەبوون لێنهاش بە ڕەوشا کۆرۆنایە هەژمارە وان تەنێ ڕۆژانە دەگەهێ نزیکی 8,000 گەشتیاران. ئەڵێ بێگومان تەکنۆلۆژیا هەر جارە و پەرجوویەکی تازە و نوێ ئەهێنێتە ناو دنیای ئێمەی مرۆڤەوە و ئەوەی کە بینیمان بێگومان نەک تەنها بۆ گەشتیارانیش بەڵکو بۆ خەڵکی گوندنشینی ئەو ناوچەیە کە لەسەر چیاکاندا دانیشن زۆر ئاسانە کە هاتنەوە خوارەوەیان و هەروەها بۆ کەسانش کە حەز بە سەرکەوتن بەسەر چیاکان و بۆ سەر لووتکەی چیاکان دەکەن و تەمەنیان هەیە ناتوانن ئاسانکاریەکی زۆر تەواوە. بەڵێ دیسانەوە لەو ناوچانەی کە پڕە لە تەکنەلۆژیە دەچینە هەر لە چین و ئەو سنوورە دەمێنینەوە بەڵام ئەمەیان لە هۆنگ کۆنگە کافتریا و سینەمایەکی هۆنگ کۆنگ لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان گۆڕانکاری لە شوێنی دانیشتن و کۆبوونەوەکانیان کردووە بە شێوەیەک ڕەچاوی دووری نێوان و دروستبوونی قەرماڵیان کردووە کە بەوە بربەستێکی تەختەیان دروست کردووە شوێنەکانیان لە یەکتری جیا کردوتەوە لە شوێنە کاتە خۆشەکانیان بەسەر دەبن با پێکەوە بین. ئێستا دانیشتوانی هۆنگ کۆنگ بەبێ مەترسی دەستن دەرەوە لە ناو کافتریا و پارکەکان سەیری فیلمەکان دەکەن چونکە لە هەموو ئەو شوێنانە ڕەچاوی دووری نێوان هاوڵاتیان کرا و با بربەستی تەختی نێوانیان جیاکراوەتەوە بۆ ئەوەی بەریەکەوتن ڕوونەدات و بارەزووی خۆیان کات بەسەر ببەن. ساڵێکی سەختمان بەڕێ کرد چاوەڕێ بووین لەگەڵ هاوڕێکانمان بینە دەرەوە و بەبێ مەترسی خواردنەوەیەک بخۆینەوە و سەیری فلم بکەین بێگومان ئێرە شوێنێکی گونجاو و پارێزراوە. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوەبەری کۆمپانیاکان و خاوەنکاران بیرۆکەی نوێ بۆ بەردەوامیدان بە کار و پیشەکانیان دەخەنە ڕوو بەوەی پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی لەو ڤایرۆسە ببن و کارە بازرگانیەکانیشیان پەچی نەکەوێت. بەشێک لەو خاوەنکارانەش لە ڕێگەی بیرۆکەکانیانەوە ناوبانجیان دەرکردووە نەک کاڵاکانیان.
پێویستە بازرگانان و خاوەنکاران داهێنەر بن لە بیرۆکەی نوێ بۆ درێژەدان بەکارەکانیان بە پێی ڕێنماییەکان دەبێت شوێنە بازرگانی و کافتریاکان پابەندی ڕێکارەکان بن. ئێستا بیرۆکەی جوان هەن کە تەواو سەرنجڕاکێشن و ڕەچاوی ڕێنماییەکانیش کراوە وەگەوەی لێرە هەیە. خاوەن کافتریا و سینەماکان هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ بەوەی بتوانن زۆرترین سەردانکەر سەردانیان بکات و قازانجی دارایی بەدەست بێنن. هەر کەسێکیش سەردانی ئەو شوێنانە بکات دەبێت پابەندی مەرجەکانی شوێنەکە بێت بۆ بەستنی دەمامک و پاکردنەوەی دەستەکان بە مادەی دژە ڤایرۆس و کۆنەبوونەوەی 3 بۆ 4 کەس زیاتر. بابەتێکی تر کە باسی لێواکەین ئەویش هەڵبژاردنەکانی ئەمریکایە تەواو بووە بەڵام ئامادەکاری ئەکرێت کوشکی سپی بۆ پێشوازی لە جۆ بایدن ئامادەکاری دەکات. زیاتر لە 2 هەفتەیە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کۆتایی هاتووە هەرچەندە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و سەرۆکی کاربەڕێکەری ئێستای ئەمریکا لە دوای دەنگدانی هاوڵاتیانی هەر 5 ویلاتەکەی ئەمریکا ئەنجام و پرۆسی هەڵبژاردنەکەی نەبەدڵە و بە ساختەکاریش ناوی دەبات و لە زۆربەی ویلایەتەکانیش سکاڵای دژی ئەنجامەکان تۆمار کردووە تا ئێستاش بە فەرمی دانی بەوە نەناوە کە جۆ بایدن زیاترین دەنگی لە هەڵبژاردنەکان بەدەستهێناوە. بەڵام کۆشکی سپی تەواو پێچەوانەی بۆچوونەکانی ترامپا دیارە چونکە ئامادەکاری دەست پێ ئەکات بۆ دروستکردنی سەکۆیەک لە بەشی پێشەوەی کۆشکی سپی بۆ بەڕێوچوونی ڕێوەسمی سوێن خواردنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە جۆ بایدن وەک 46مین سەرۆکی ئەمریکا لەو شوێنە لەوەستێت و سوێندی یاسایی دەخوات. بڕیاریشە مەراسیمەکە لە 20 کانونی دووەمی ساڵی 2021 بەڕێوەچێت. هەندێک خواردنەوە یان خواردن هەن کە لە وەرزەکانە کاریگەریان لەسەر دەبێت. بۆ نمونە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەرهەمهێنانی شەراب لە بەریتانیا زۆر زیادی کردووە. بەم دوایە بەرهەمهێنەرێکی شەراب لە بەشی ڕۆژاوای بەریتانیا بە زیادکردنی مادەیەکی جیاواز کارێکی ناوازەی کردووە بە ناو کاربۆنیک بە ترێ و میوەکانی دیکە شەرابی سوور و شەرابی میوەی لە ماوەیەکی زۆر کەم بەرهەم دەهێنێت کە نرخی هەر بوتڵێکیان دەگاتە 13.36 یۆرۆ. بەرهەمهێنەرێکی شەراب لە ڕۆژئاوای بەریتانیا بۆ یەکەمین جار لە سەراسی جیهاندا بە شێوازێکی تایبەت شەرابێکی جیاوازی بەرهەمهێناوە. جیاوازی ئەم شەرابە لەوەدایە لە چەندین میوەی جیاواز جگە لە تامیترێ بە تام و چێژی تریش دروستکراوە، ئەویش بە تێکەڵکردنی مادەیەکی تایبەت بە ناوی کاربۆنیک پێچەوانی هەموو شەرابەکانی دیکە لە ماوەیەکی زۆر کورتدا بەرهەم دێت. ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی مادێکی تایبەت بە ناوی کاربۆنیک شەرابەکانمان لە ماوەیەکی زۆر کەمدا دروست دەکەین بێ ئەوەی هاوشێوەی شەرابەکانی دیکە پێویستی بە چەند مانگێک هەبێت بۆ دروستکردنی. مەبەستی ئێمە لەم کارەوەیە کە تامی میوەکان بە تازەی بمێنێتەوە و لە هەمان کاتیشدا شەرابێکی نایبش بێت. ئەم شێوازەی ئێمە هیچ کاریگەرێکی لەسەر کواڵەتی شەرابەکان نابێت، تەنانەت تام و کواڵەتیان باشتر دەکات بەراورد بە شەرابەکانی دیکە. ئەم شەرابە جگەل لە ترێ لە چەند جۆرە میوەیەکی دیکەوەکو گەڵاس توێکڵی مۆزیش دروست دەکرێت. نرخی هەر بوتڵێک لەم شەرابانە لە بەریتانیا 13 یۆرۆیە بەراورد بە شەرابەکانی دیکە ئەوروپا 5 بۆ 10 یۆرۆ نرخەکەی زیاترە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە بەریتانیا هەرێکی باش بۆ ئێمە تاوەکو بەراورد بە ساڵانی ڕابردوو بە بڕێکی زیاتر ترێ بەرهەم بێن و شەرابی زیاتر دروست بکەین و هەروەها هەناردەی وڵاتانی جیهانی بکەین. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕووبەرێکی زیاتر لە زەویە کشتوکاڵیەکانی بەریتانیا بۆ بەرهەمهێنانی ترێ تەرخان کراوە. بە جۆرێکە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەرهەمهێنانی شەراب لە بەریتانیا با ڕێژەی لە 150 زیادی کردووە. بەریتانیا ساڵانە بەگشتی لە سەدانەوەدی بەرهەمی شەرابی بۆ وڵاتانی ئەسکەندیناڤی هەناردە دەکات و ئەوی دیکەشی بۆ هەرێکە لە وڵاتانی ژاپۆن و ئەمریکا هەناردە دەکات. دەنافەرێقی کوردستان 24. بەڵێ دەچینە سەر بابەتێکی تەندروستی و بزانم ئێمە ڕۆژانە هەوڵی ئەدەین تا بە شێوازی گرافیکیش بوو بێت چەند زانیاریی تەندروستیتان بۆ بخەینە ڕوو و هەمیشە و زانیانان لەبەردەستا بن.
پزیشکان و پسپۆڕانی بواری خۆراک و تەندروستی جەخت لە سوودەکانی سەوزە بۆ تەندروستی دەکەنەوە. هەمومان دەزانین کە چۆن خواردنی سەوزە گرنگە، هەروەها بەپی پێکاتەکانی سەوزەکان سوودەکانیان دیاری کردو و ڕیزبەندی کراون. یەکێک لەو سەوزانە کە زۆر بە سوودە و زۆر کەسیش بە سوودەکانی ئاشنایە معدەنووسە. ئێمە باسی چەند سوودێکی ئەو سەوزەتان بۆ دەکەم و ئێوەش بینەر و بیسەری من بن بۆ ئەوەی کە سوودی لەوەدون. بە تایبەتی ئێمە معدەنووس لە زۆربەی خواردنگەکانمان بە شێوەی تەپولە هەیە کە دەچیتە خواردنگەکە و بۆ تێهێنن. بۆیە ئەو دەرفەتە لە دەست خۆتمە دەکاتێت تەپولە بۆ دانێن ئەوە نوۆشی دیاریکە، چونکە خواردنی معدەنووس بە شێوەی ڕۆژانە بە ڕێژەی لە 25 شەکری خوێن داهەڵبسێنێت. سوودی زۆری بۆ ئێسک و ماسوولکەکان هەیە و کێشەی کەمی خوێنیش چارەسەر ئەکات کە زۆربەی خانمان دایمەن تووشی کەمی خوێنە بن. ئەوە معدەنووس زۆر چارەسەرکی باشە. دەوڵەمەندە بە چەند ڤیتامینێک و سوودی بۆ جوانی و تەندروستی هەیە. ئەمەش دیسانەوە بۆ خانمان خاڵێکی زۆر گرنگە. معدەنووس پارێزگاری لە گورچیلەکان دەکات کە زۆربەی ئێمە بەهۆی خواردنەوەکانەوە گورچیلەکانمان تووشی بەرمی گورچیلە یان خۆمان پێڵێن لمی گورچیلە ئەبێت. و دژە ئۆکسانە و سیستەمی بەرگری لەش بەهێزەکە بۆ ئەم وەرزە زۆر بەسوودە کە سیستەمی بەرگری لەشمان بەرزکاتە و سەرمامان نەبێت. ئارەزووی خواردن زیاد دەکات بۆ کەسانی حەزەکەن کێشیان زیادکات و بۆنی ناودەمیش خۆش دەکات. ئەمەش سوودەکانی معدەنووس. دەچینە پیشەنگای سلێمانی، چونکە دوێنێ باسمان کرد یەکەم ڕۆژیکردنەوەی ئەو پێشەنگایە بوو. بەڵام با بزانین جگەل لەناو پێشەنگاکە شتێکی تریش هەیە کە لە سوچێکی دووەمینی پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی ژمارەیەک کامێرای وێنەگیری کۆنەکان کە لە سلێمانی هەبوونە نمایش کراون. تەمەنی هەریەکە لەو کامێرانە نزیکەی سەدەیەک ئەبێت. ئەو کامێرانە سەردەمانێک کاری زوریان پێکراوە. ئێستا وێنەگرێک لای خۆی هەمویان هەڵگرتووە تا ئێستاش پارێزی زیاتر لە 50 لەو کامێرانەش زیاتریانی لە 50 کامێرە زیاترن و خاوەنەکەی هەڵی گرتووە و لە لای خۆی پاراسی ئێستا لەوێ نمایشی کردووە. کە دەوێت پێویستیەکانی ژیانی ڕۆژانە بۆیەوە جامی هەبووە لە سەر ئەو بەزەجامە لێوە سیر دەکرد تا ڕسمەکە نێتە بوو کە نێتە بوو تر ئەمە ئاوایە ئەم شێوەیە یێنیت و ئەیبێ ئەمە ئەتوانی وەڵام کامێرانەوانی ڕاستی بێ ئێمە خۆمان کارمان پێکردو. من خۆم لە ساڵ 1965ەوە دەست بەکارم و زۆربەی زۆری ئەم کامێرانە کارم پێکردو مێژووی ئەگەڕێتەوە بۆ ساڵ 1928 و 23 و ساڵ 1930 پەنجاوی ئەگەتر ئاوا بە تەسەسول هاتووە ساڵ بە ساڵ کە کامێرەکان تازە دەرچووە و ئەوانەمان وەلاوە ناوە و تازەکانمان کڕیوە. لە سا 50 زیاتر من خۆم کارم پێکردووە ئێستاش کارەکەن لە کار نەکەوتون، بەڵام تەمان هەمویان ئەنەلۆکن ئەمانە بە وەختی خۆی بە فلیم کاریانەکەن. ئەم کامێرە فلیمی 120 فڵات ئەم فلیمانە ئەمە بۆ حەفەلات و شتیوە ئەو کامێرانە بوون، بەڵام ئەمانە لە خاص بۆ ناو ستۆدیۆ وێنەی کارەبایی پێژیرە. ئەمە لە ساڵ 1967 دروست بووە و من هەرکە دروست بوو من لە 65 کاری وێنەگریمە کرد. تقریبا بە 85 ناری عێراقی بوو ئەو کاتە کڕیمەوە تا ئێستا ماوەتەوە، بەڵام دوای ساڵی
91 ئێمە ئەمەمان ڕاگرت و لەبەرەوەی کامێرەی دیجیتەڵ دەرچوو کارمان پێکرد زۆر کەسیش نێزانی ئەوە تووشە بکات چونکە ئەم قەڵەما بێت زۆر بە هەوای دەست بەکاربێت ئەنجا دوای ئەوەی کە تەواوی لە ڕتوش بێنێری بۆ تەڵە. لە کۆتا ڕۆژی هەفتە کۆتاییشمان هێنا بە ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی ڕۆژ باشمان تا شەمەوە بەیەکەی شنەوەی تر بەخواتان لەسەر خواتان لەگەڵ.